لە بەشتێمی بەرنامەکەمانە باس لە پەروەردەی نادروست یاخود پەروەردەیەکی خراپ و کاریگەریەکانی لەسەر پەروەردەی مناڵ یاخود داهاتووی مناڵەکەین بە میوانداری زۆر بەڕێز ماوەسا میران نەجات چالاک لە بواری پەروەردەی مناڵان. ماوەسا میران زۆر بەخێر بن. زۆر بەخێر پەروەردەی مناڵ لە کێوە دەست پێیەکە لە کێوە دەست پێیەکە؟ پەروەردەی مناڵ هەر لەو کاتەوەی کە ئەتوانێت دایک و باوک پێی بڵێ کە مەشینێکی باشی وەرگرتنی قسەی دایک و باوکە بۆ ئەوەی کە یەکەم وشەی دایان بابە بڵێ لەو کاتەوە پەروەردە دەست پێکات. یعنی کە یەکەم وشەی نطق کرد کە بزانی دەور و پشتی و ژینگەکەی چۆن هەڵسەنگێنێت لە ناحەی ڕووناکی لە ناحەی تاریکی لە ناحەی برسێتی لە ناحەی داواکردنی شت هەلو کاتەوە پەروەردەی مناڵ دەست. زۆر دایک و باوک دەڵێت هەر لەو تەمەشاکە ئاماژەی پێ دەکەی دەڵێت نافامێت جارێ زووە ئەنی هەموو شتێک بەدڵی مناڵەکە کە ئەمە چ زیانێکی دەبێت لەسەر پەروەردەی و منداڵە. مناڵ هەر لەو ساتەوە کە ئەتوانێت ناوی دایە و بابە بێنێ هەموو شتێکە زانێ بەس تعبیری نییە بۆیە دایک و باوکە هەستەکە کام نازانێت بەڵێ هەموو شتێکە زانێت بەس لەوانەیە نەتوانێت لە کاتی پێویستان لەو کاتێک کە برسێتی بانگی ئەو خواردنە بکە کە ئەیبێت یان لەو کاتێک کە پێویستە بچە بۆ حەمام بیڵێت بۆیە خۆی پیسەکەیان لەو کاتێک کە پێویستە کاتیاری بکات داواکردنی یاریەکانی خۆی بێنێتە بەردەم خۆی لە ڕێگەی دایک و باوکەوە بۆیە سێرەکەی دایک و باوک لە زمانی مناڵی خۆی ئێستا تێناگەن بە تایبەتی لەم سەردەما چونکە دایک و باوکی ئێستا زۆر لاون زۆر گەنجن بۆ تەجروبەشیان نییە و هەندێک یاسای ماڵداریش فێر نەبوونەوە پێش ژنە قەیمەکان یان باوک ئەیتوانی مناڵەکەی فێرکات پێشەوەی پرۆسی زەواج کات کە چۆن دەست پێ بکات بۆ بە ڕێوەبردنی ماڵەوەی خۆی بۆ بەخێوکردنی ژنی خۆی بۆ حتاکو مڕاعاتکردنی ژنی خۆی بۆ جۆگرتن لە ماڵ و مناڵی خۆی بۆ چۆن دەرچێتە دەرەوە وەکەی بێتەوە بۆ چۆن پێداویستەکانی ماڵەوەدا بیکە. بەڵام ئێستا شت زۆر گۆڕاوە تەکنەلۆجیا سەرقاڵبوونی دایک و باوکە لاوەکە بە ئیشێکی زۆر بەس بۆی بژێوی ژیانیان پاکەن بۆی سەرەکی دوورن لە مناڵ و پەروەردەی مناڵ بۆیە لی تێناگەن لە زمانی تێناگەن مناڵی ئێستاش زۆر شت دەزانێت یعنی ناتوانانی بەراوردێکی بە مناڵی دە سەدەیەک لەمە پێش بۆیە ئەبێت ئەو بژنومێردەی کاچن بۆ فەحسی خوێن بۆی خوێنەکەیان بگونجێ لەگەڵێک ئەبێ بنکەیەکە بێ پێشەوە فێری ماڵداریان بکات کە عیبە نیە پیا و لە ماڵەوە بتوانێت یارمەتی ژنەکەی بە ئەگەر نەخۆش کەوت بۆ قاب و قاجاق شوردنیان بۆ شت کڕینیان لە هەر چکاتێکە کە پیاوەکەش پێویستی بە ژنەکەی بوو بێ ئەوەی یەک و دوو لێ بکات بێ بەهانایەوە بۆ هەموو شتێک ئەوە من بەگشتی قساکەم بەڵام مناڵەکە لە هەردووچیان زیاتر پێویستی بە مڕاعاتە لە ماڵەوە یەمە کێیکە کە دوو جەستە بن کە عاقڵ بن لە بەڕێوەبردنی ماڵەوە و جەستەیەکی بڵین ساغ بن ماندوو نەبن هیلاک نەبن لە ناحەی دەرونیەوە بۆیە سەرەکەی مناڵەکە پڕە لە بزە دایک و باوکەکەش هیلاک و ماندوون بۆ سەرەکەی لە جەستە و لە لۆغەی مناڵەکە تێناکەن بۆیە سەرەکەیت زۆری کێشەکانی مناڵ ئێستا ئەوەیە خۆی بینێتەوە لە پەروەردەیەکی ناتەندروست بۆیە مناڵەکە خۆی فێرەکات پەروەردەکەشی بۆ ناتەندروست دەرچێت لە بەرەوەی خۆی لە ڕێگەی گروپی هاوڕەکانی خۆیەوە لە ڕێگەی ئەوەی کە دایک و باوک مڕاعاتی ناکات جوێ لێ ناگرن تااقەتی پێشکردنی نەسیحەتی بەردەوامیانێ لە ماڵەوە بۆ مناڵەکانە بۆیە سێرەکەی ئەو مناڵە ئاعتباتیان عەفەویان لە خۆیەوە شت فێرە بێت بەدەر لە ڕێنماکانی دایک و باب. کەواتە کاک میران کاریگەرترین یا خۆت سەرەکی ترین باوترین ئەو شتانەی کە ڕاستەوخۆ کاریگەریەکی خراپیانە بێتە سەر پەروەردەی مناڵ و ئێمەی دایک و باوک براو خوشک مام و خاڵ بێخەبەر لە خۆمان لە بەردەم مناڵەکەیە ئەیکەین و یاخود مە مناڵەکەیەکەین پێمان وایە هیچ تەسیرێکی نییە و لە داهاتوە کاریگەری خراپی بۆی نات. یەکێک لەوانە شەڕانگیازی و ڕەتدانەوەی دایک و باوک لە خۆ گەورەتر و فێری قسەی نەشا و جنێودان کامانە بێت دایک و باوک لە بدایەتە مناڵەکانە فەرکەن ئەو شانە نەهێڵن لە سەزاری بێتە دەرەوە بەس کە دووباری کردەوە مناڵ دایک و باوکی شڕەتعی نەبوو بۆ حاڵەتە نەفانن ئەوە پرۆسەی پڕبردەکردنی مناڵێکە بە شێوەیەکی ناتەندروست ئێمە شەزانین ئەزانین حەزمانە کرد دایک و باوک ئێستا و نەمرتاح بۆیە بە یەک موچە لە ماڵەوە بژیا و ئیشێکی تری نەکردا و هەموو وزەکەی خۆی سەرف کردا بۆ ئەوەی کە ڕێنمای مناڵەکەی بکات کە دوو
فرموودەی جوانی بۆ بخێنێتەوە کە یاری لەگەڵ بکات کە بیبا بۆ پارکە بیبا بۆ مەلەوانیە کە بیبە حتاکو یا سەبڕێسای ناو ماڵ و قوتابخانە و بازاری فێرکات چۆن لەگەڵ هاوڕێیانی خۆی یاری بکات تۆ دقەتیکە هەرچی مناڵەیە ئێستا جنێو فرۆشە هەر بۆ سوابەتیش بێت جنێوی ناشرینێن بە یەکتری بەناوهێنانی دایک و باوکیش باوکو و دایکەکە شەی بیستێ هەرگوشی پێ نات ئەمە لێرە ڕەنگەداتەوە کە پەروەردەیەکی خراپ بەرەو ڕووی کەواتە 20 ساڵی ترە و مناڵەکە ئێستا بە جنێودان فێر بووە و شتێکی ئاسایە بێت 20 ساڵی تر چی لێ دەرەچێ بڕاتان بێ هەم ئەتوانێت دوای ئەو جنێودانانە ئەکرێ بیان کاتە کردار بەڵێ ئەی کاتە کردار بێگومان ئەتر کە ڕێنمایی دایک و باوک نەبوو کەوەکو قەید و شەرتێک باید بۆ جێبەجێکردنی یاسای ماڵەوە ئەو قەیدانە ئەشکێنرێن ئازادی ئیستیغلال دەکرێت ئەتوانێت لە دوای 18 ساڵ کام تریش فێری ئەنۆ ئاشکال جگەرە و ڤیپ و فێری ئەوە بێ بچێتە بلیارد و یانە بە شەوانەکان و درەنگ بێتەوە کە لێ پرسیینەوە نەبوو لە ماڵەوە بۆ درەنگ هاتی بۆ جینەوەی بۆ بە قسەی دایک و باوکە ناکەی ئێمانە چێ پێ بڵێ نە خاڵێک پێ بڵێ نەمامێک پێ بڵێ نە دایک و باوک خۆیان لەبینی خۆشانە سەرێکی مشادات و مشەحەنات زۆرە ئەمە لە ژینگەی ماڵەوە ئەوە زۆر کاریگەریکە بەڵێ کاریگەری زۆرە ئەوە فێرکردی مناڵە زۆر جار ئاجنێودان و شەڕ نێوان دایک و باوک کاریگەری دەبێت لەسەرەوەی کەسێکی دوو ڕۆژی کەم ناڵەکەش ئەوە ئەبێ یان زۆر جار کاریگەریانەیە کە ئێستا جەنابتان باسن ینی زۆر جار باوکێک زۆر تووڕە ئەبێ لە خێزانەکەی لە هاوسەرەکەی ینی زۆر بە چایەکە سێریەکە ئەبینی دوای مدەتێکی زۆر ئەم منداڵە لەوانێ بە چایەکی سوور سێری دایکیکە یا بە پێچەوانەشەوە زۆر بە مدەتێکی کەم بەڵام بە زۆرفاکە وای کردووە قەرەباڵغی ناو شار نەبوونیەکی نیشتەجێ بوو نەبوونی قوتابخانەیەکی باش کە هەر پۆلەی بڵێن بۆ نمونە 22 تەلەبێت یان نەک 50 تەلەبە بۆ سەرەکەی مناڵە مێشکی جنجاڵە لە قوتابخانە قەرەباڵغ یا تەماڵەوە ژوورێکی نییە بژێوی ژیانی دایک و باوکشی باش نییە بۆ سەرەکەی هەموو ئەگەڕێتەوە لاخیرە بۆ نەبوونیەکەی نیشتەجێبوون و نەبوونی ژوور بۆ مناڵ و ئەگەر هەش بێ ژوور بۆ مناڵ هەر پێویستی بە پەروەردە هەیە بۆ نمونە من جارێکیان لە مقتەرحێکاوتم وتم بە مادەم دایک و باوک کۆنتترۆلی لەدەستداوە بۆ کوژانەوەی خەتیان کردێت شەوان دایکەکە ئەیکوژێنێ باوکەکە داگرسێنێتەوە باوکەکە بیکوژێنێ دایکەکە لە بەرخاتری مناڵەکە لە خێنا داگرسێنەوە با کۆمپانیایەک هەبێت لە ڕێگەی دایک و باوکەوە ژمارەی کۆدێکدانن بۆ ئەو مۆبایلیان بۆ تەلەفۆنە زیرەکە بۆی لە ساعت 12 خۆی لە خۆی بکوژێتەوە ڕەمزی بۆ نێتی تری شعاری بۆ نێت ئەوە ئاسانە بۆ نێکن هەرچی مناڵ هەیە ئێستاوەکو گەورە خەریکی مۆبایلە خەریکی ئایپادە دایک و باوکی ئێمال کردووە باوک و دایکیش بە هەمان شێوە خەریکی مۆبایل پا تربێتی جارانی ساڵی هەشتاکان و نەوتەکانیش هەر زۆر باش و بەنسبەت مناڵەوە ڕێنمایی هەبوو لە ماڵەوە ماکە کچم ماکە کوڕم درەنگمێرەوە ئەو جلو بەرگە لە بەرمەکە ئەوە عیبە قژە ئاوا دامەهێنا گوارە لە گوێمەکە تۆ کوڕی قژ درێژمەکە تۆ کوڕی کواوانە ئێستا بیسییان ئەو کراسە بۆ تۆ ناگونجە ڕەنگەکەی زۆر هەرزەکارانەیە یان بۆ تۆ ناشێت عیبە بە تۆ خوێنکاری کو چ باک و دایکە ئێستا ڕێنمانە پێشش بەڵ ناڵێت من دیقەتم کردووە یعنی بەس خۆشتانەوەنە ڕاگەاندکارنەوەنە لە من باشتر دیقەتان کردبێ هەر قوتابخانەیەک کە ئیزنی تەلەبەکانیە بینیتان ناو قوتابیان نەچێکەنە ناو پاسە چ بەس هەرایەک و فەوزایەکەنێنەوە ئەوە هەمووی کەپتە لە ناخێن کەس گوێ لە ناگرێت لە مناڵان نە مامۆستا لە قوتابخانە نە دایک باوک لە ماڵەوە بۆیە مناڵەکە هەر حەزیەکەی خۆی دەرخات لە حب الظهور و لە هاوارکردن و مناڵێکی ساخب دەرەچێت مناڵ ئێستا هەمووی ساخبە هەمووی زەقە هەمووی یە بەرەوڕۆت هەر حەزەکە ڕای خۆی بسەپێنێت بۆ لەمە پێشکەس نەبووە بازنەیەکی بۆ دانێ بڵێ ئەمە بازنەی هەست و کەوتی توێ لەگەڵ دایەوە بابە و مام و باپیر و نکۆ مناڵ ئێستا حەزی لە ماڵی نەک و باپیر نییە ئەمە عاشقیەوە و بنجارام چیت لە دەرگای ماڵی باپیرمان بین بڕات بێ نوکتەی خۆشنەوە ماڵە هەبوو شەو چەرە هەبوو قسەی خۆش ڕێنمایی دایە گەورە و بابە گەورە بەڕاستی زۆر پێویست بوو لە بەردەم دایکی ئەسلی مناڵەکە و لە بەردەم باوکی ئەسلی مناڵەکەش ڕێنمایی باپیرە و دایە گەورە زۆر بە نرخ بوو بەس ئێستا وای داهاتووە مناڵەکە جنێوەیە تفەکە نەکەکە ئەڵێ توخوازی لێ بنە پێم خۆشە هەندڵ ناتەکەمەوە ژدەی پیسە باپیرەکەی لە وازی لێبێنە توخوازی لێبێنە باپیرەی ئێستاش بۆ جاران نەماوە کە بڵێ مەکە عیبە بڤێ کوڕمە چۆن شتی واکە زۆر بەنێ باپیرە ژێر بەجنێ و دەکەواتە کاک میرانیانی ئەمە حەقیقەتە ینێ بەڕاستی ڕەشبی نین بەڵام زۆر ئەبینین ڕەنگە
هەشتای وا بێ 20 وانە بێ وەڵام بەڕاستی وایە کەواتە کاک میران 10 ساڵی تر کە مناڵێکی 6 ساڵی ئێستا بێتە 16 ساڵ 10 ساڵەکە بێتە 20 ساڵ 15 ساڵەکە بێتە 25 ساڵ ئیتر ئەندازیار و دکتۆر و مۆندیس و مامۆستا و سەرباز و پۆلیس و تەنانەت سیاسیەکان هەر ئەمانن خۆ لە کاتایە هەر ئەم 25 ساڵ و 5 ساڵی تر ئەم جیلە لە ساحەکی سیاسی و ئابووری و اقتصادی هەموو شتێک هەیە چی چاوەڕێمانەکە من تۆپە سەحرەکەم لە بەردەمانە بۆی بزانم 16 ساڵی تریان 20 ساڵی تر مناڵی یان جهێڵی کوردستان بزانم چۆن یاسای ماڵەوە پەیڕەوەکانیان یاسای دەرەوەیان قوتابخانە و زانکۆ پەیڕەوەکەم بەس لە ئێستاوە دیارە پێویست ناکە بۆی پێشبینی بۆ بکەین نەخۆشەویستیان لەدڵایە وازبێنە ئەمە لەوانەیە خۆشمان کاڵ ببێنیتەوە لە خۆشەویستی خاڵ و نیشتمانوان بەس خۆشەویستیان لە دڵانەیە بۆ دایک و باوک و مام و خاڵ و پور و دایە گەورە ماڵی بابە گەورە نەماوە ئەو شتانە زەربی دەدراوە خۆشەویستیە بۆ مەجموعە گروپ لە نێرگەلە کێش و ڤایپ خۆشەویستیە بۆ دەرچوونە دەرەوە بە ساری ئاخر مۆدێل و نمایشکردنی حرکاتی پاڵەوانی لە شەقامی پۆزەکە وەکڕینی ئایسکرینی زۆر و خستنی سەر گۆزی هندی و پیاسەکردن لەگەڵ هەندێک کەس کە جلوبەرگیان نەشاوە ڕێک لە ئاساییکردنەوەی گەنجانی ساڵانی حەفتاکانی ئەوروپاکەنەوە ئەمەی ئێستا ئەوروپیەکان وازیان هەنەوە دۆشتەوە ئێمە لە تازە لە ڕووی جلوبەرگ و لە ڕووی ستایلی حتاک و نمایشکردنی خواردنمان وەکو عەرزێک کاتێکە میوان دێ هەر بۆ باسکردنە هیچی تر نە چێژی لەوەرەگرینە خواردنە جاران لەسەر ناخواردنی دایک و باوکمان دنیا پێکەنین و قسەی خۆش و گاڵتا سەبەس خواردنەکە بەس ڕەسمگرتنەوە ئەم لێنا ئەو لێنا ئەو مناڵە هەستەکە هەموو شتێک بۆتە دیکۆر هەمووی زەیفە هەمووی فێکە لە ماڵەوە لە قوتابخانە هەموو بۆتە دیکۆر یعنی هیچ شێژ نابینە مناڵی ئێستا وەکو گەورەیەکیش بیرەکاتەوە ئەدەی ئێمە مناڵ حەزمان دەکەم جلێ بکەوێتە دەستمانیان یارمەتی دایکمان بین لە تەتریسکردنیەکە یان وێنەیەک کێشینەوە لەسەر ئەو دەفتەر وێنانی کە خۆیان بە ئامادەکراوی ڕەسامەکان کێشانە ئەمە لاسایان بکەینەوە نەچێژە بینن لە هونەر نەچێژە بینن لە مۆسیقا نەچێژە بینن لە هیچ شتێک کە ئەشچن بە زۆری دایک و باوکەچن هەر بۆی دایک و باوکیان ئەنێرن بۆ خولەکانی مەلەوانی بێ یاخود زمانەوانی بێ بەس بۆی لە ماڵەوە دوورکەوێتەوە دڵنیاتەکەمە زۆر شەما مستامیران زۆر جار شاز لە شازەکان پەروەردەی منداڵ هەیە یان دایک و باوک ئەلبەتە هەموو پەروەردەکە لە منداڵی لە ئەستۆی دایک و باوکە بەشێکی زۆری بەدەلەوەی هەنێک جاریش ئەگەر ئەو منداڵ لە تەمەنی 4 ساڵەوە نەدابێت لە دایانگە یاخود لە نێو باخچەی منداڵاندا بە شاز لە شازەکان پەروەردە وەردەگرێت بەڵام لە نێو ماڵدا دایک و باوک پێویستە چۆن مامەڵێکی دروست بکە یان چۆن گفتوگۆ و قسە لەگەڵ منداڵا بکە زۆر جار منداڵێکەیە کە زۆرە گری زۆر بیانوە گرێ بەڵێنێکی پێدا بەس بۆی کارەوە واز لە گریانەکەی بێنە دوای بەڵێنەکەی بۆ جێبەجێ ناکات دەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر پەروەردەی و منداڵە وەڵاهی ئەو بەڵێن پێدانە زۆر دەمەکە هەیە بۆ زۆر کاریگەری خراپشیە بوو وە متمانەی بە دایک و باوکیشی نامێنێت هەڵە مادەم گەیشتاوەی کە یەک دوو جار بەڵێنیان پێیان بۆی سعید بکەم و دەرەجە بێنم یان بۆەوەی کە ئیشەکان بەڕەپەڕێن و نیان ناپێم یان ئەو بەڵێنیان بەجێنهێنا کەواتە منژە بە قسان ناکەم نەمەوە ئەوە کاریگەریەکی خراپی هەیە بەڵام هەندێک دایک و باوک هەیە بەڕاستی مناڵەکەی کردوتە مۆزەفێکی ڕەشوەتچی لە ماڵەوە بڕۆ زڵە بڕۆژە 5,000 تێمە بڕۆ ئادەی سێتی ئەوم بۆ بێنە لەگەڵ نانێک بۆ بێنە پارە تێمە یان بڕۆ هینە لەو مەطعەمە فاستفودم بۆ بێنە هەم بۆ خۆتی تیا بەشە خواردنەکەەوە پارێک شتێمە بڕوا بکە وەکو مۆزەفێکی ڕەشوەتچی لە هاتووە مناڵی ئێمە لە ماڵەوە بۆ سێرکردنی تەنکیەکی سەرمان بێ بۆ هەڵدانەوەی جۆزیەک بێ بچووکترین ئیشەکە لە ماڵەوە زۆر تەمەڵن هەر خەو مۆبایل خوارد بێنە پارە تاو نا چێژ وەرگرتنی نەزەر دەخەنێک بەسەر لێویانەوەیە بڕ ئێستا من دڵنیاتەکەم ئێستا ڕۆژی شەمێ داوام نییە زۆریان لەوانەیە لە ماڵەوە بن لە بەرەوەی پەیمانگاهلەکانش نییە مناڵی وهای لەوانەیە سەعات دوی نیۆڕۆ دەخەوەستێ یەکسەر هەڵسە نانی نیۆڕۆخوا ئەمە هیچ چیە لەبەی شەو درەنگە خەوێ هیچی خەتەکەی دڵنیا بە هی خەتەکەی دایک و باوک ئێستا بەخۆی و مەژغوڵە بڕوا بکە فریا خۆشی ناکەوێت یعنی یەکێکی وێت پێویستە کات کە قسە بکات بۆ دایک و باوک ئیجا دایک و باوکە کە قسە بکات بۆ مناڵەکە مناڵ لە دەست دەرچوە دڵی بۆ خۆ بۆ خۆش نەکەی بڵێ من ڕێگایان کارەکەم حەزەکەم ئێستا ئەم بەرنامەیە کە دوای ئەوەی کە بەڕێوەبەرەکە مکافەیەکی مادی بۆ بەسمەوە لە کۆتاییمان شتێکم کرد بێ قازانج بێ لەبەر بەرژەوەندی گشتی مناڵان دەرە نەخێر توێژەری کۆمەڵاتی و دەربنیش ئێستا هەرمووی بۆتە قسە جێبەجێکردن نییە من خواخوان بۆ یەکێک ببینم لە شاری سلێمانی ئەحسایە بکات لەسەر مناڵ کە فعلاً بازنەی یان هێڵی سووری تاپەڕات تاو خەتەراتی تاپەڕاتوە باوکو دایک بۆ نایێتەوە سەر خۆش خۆت
باشە باوکەکە بە درەنگ بێتە ماڵەوە دایکەکە بەس خەریکی ئەوە بێ لە هەولێر و بەغاو لە دووهۆکەوە دلیڤری بۆ بێ لە جلوبەرگەوە لەگەڵ خوباتە ئارایشت و جوانکاری و ئەمە عشکاشت بۆ تایبەت بۆ خۆی پیاوەکەش بە هەمان شێوە یان ژنەکە بەس احتمامای بخۆی پیاوەکەش احتمامای بخۆی مناڵەکەش لەو بێنە لە یەک بازنەیە خولێتەوە چێ گرتووە گروپی هاوڕێن لە تەلەفۆن کە قساکە لەگەڵەکتی جنێ پیس پیس بێکتیە ئەگەر تەلەفۆنی نۆرماڵ گرێنان لە ڕێگەی هینەوە شاری حی ئایپادەکە و قسە هەمووی جنێودانە بێکتری بەعنی وا ئەزانن شتێکی زۆر ئەتیادی و خۆش و گاڵتە و پێکەنی ناویە ناوە نییە کە خۆی وەرگرت تەواو کە گەورە بوو تەرکی ناکە ئەگەر لە ماجالێکە کە بوو بە سایقیش بوو بە دکتۆری شێکێک بەسیترین مخالفەی سادە و ساکاری ڕۆژانە بکە بەرامبەری لەوانەیە دوور نەبێت دابەزێتە خوار 1 ملیۆن جنی پێ بە لەسەر شەقامێکی گشتی بۆ ئەوانە دووبارە بنەوە لەسەر فلاشێک یەکێک میلە هێنێتەوە ئەوەکەی ترە کوژە ئەوەکەی تر بەرچەقۆیە لەسەر سرەینانێک خەڵک یەکری پارچە پارچاکە هیچ چییە هی ئەوەیە کە لەمە پێش نەفێری خۆشویستی بوو نەفێریەوە بوون ڕێز بوون بەرامبەرێکتی تێناگەم ئەو خۆتان نەتوان بڕۆن سەری داتاکانی مناڵان یابانکەن یعنی پێش هەموو کەسێک دەسەنێ بەستنیەوە 3-4 جار سەر دانەوێنێ بەرامبەرێکی ئەگەر بچووکترین ڕێزی بۆ بنوێنێ ئەو بەرامبەرەکەشی باماشتواکە خۆ ڕێزگرتن و شتێکی قورس نییە بۆی ئەمە لە ماڵەوە فێر نەکەین بۆ لەمە دوان نەتوانین مناڵەکانمان فەرکی مادەم خۆمان لە دەستی خۆمان دەرچین کۆنتۆڵی خۆمان لە دەستدا بۆ یەکێک نەبێ بە قەڵەم و داریش بێ بڵێ کاکە وەرن بەرنامەیە پلانی ئەم ساڵی مامۆستان لە جاتی ئەوەی ئەو هەموو دەستنووسینەوەیە بۆ ئینگلیزی و عەربی و کوردی و وەرزش و نازان فڵان باخچەی ئەهلی فڵان قوتابخانەی نمونەی حکومی هەستا بەم فیستیڤالە جوانە هەمووی دیکۆر بۆ شتێکتان نەکرد لە بەرژەوەندی گشتی مناڵ بۆەوەی کە واز بێنێ لە جگەرەی کێشە ئێستا لەوانەیە پێ سەر بێ کە بڵم 4-5 سەرتایی سەرڤەی بکێشیان جگەرا کێش من مناڵێکم بینی لای قوتابخانەیە کوتم بۆ جگەرا کێشی کوڕکم وتی ئاخە تۆ مامۆسای من نیت بۆت نییە ئەو قسەی بکەیت با مامۆسای خۆم هەیە پێم ئێ مامۆساکەی خۆشی پێ بڵێ هەر بە قسەی ناکەن بۆیە پێت هەڵێن دیاردەی جگەرەی کێشان هاتۆتە ناو قوتابخانە سەرەتاییەکان لەگەڵ بێت دڵنیاتەکەمەوە هەموو ڕۆژێک پێ نەگیرێ ئەمە هیچ شێ لاساییکردنەوەیە کابینە خاڵی مامی هەمووی احتیاطی بوو لە ماڵەوە هەمویان ڤیپە کێشن نێرگەلا کێشن جگەرا کێشن هەرەیەوە ئەو شت چێتە ژوورەکەی خۆی کێشە لاساییەکەتەوە بۆ محاسبەیەکی تۆ هیچ نەبێت لە بەردەمیانە کێش ئەوە ڕێنماییە هیچ نەبێت لەم سەردەمایە توان پێ بڵم ڕێنماییە کە لە بەردەم مناڵەکە تا جگەرە نەکێشیت یان قسێ نەڵی بە هاوسەرەکەت یان برا گەورەکەی یان بە خوشکە گەورەکەی قسەیەک نەکرد بۆی زۆر باشە ماوەسا میران لەپاڵ هەموو ئەم واقعە حقیقەتەی ڕاستیەی تاڵەی باست کرد من ڕێی شخصی جەنابتم ناوێ کە چۆن بیرەکەی تۆ اعتقاداتی ئاینی فکری چۆن ئەمە ئازادی بەس وەکو واقعە وەکو چالاکێک ئەوەی ئەیبینی بەڕاستی ڕۆڵی مزگەوت وەروەها ئەو دامەزراوە ئاینیانەی ڕێکخراوەینیانەی کە دەستی کۆمەڵێک لە جینی گەنجانیان کردو کۆمەڵێک چی لە ڕەنگە دەستیان نەگا بە هەمووی دەستی نەگا بە مناڵی 6 ساڵ و 4 ساڵەوە ڕەنگە لە 14 و 15 لە هەنێ وێزگەیە بتوانێت کۆمەڵێ دامەزراوە ناوەندی پەروەردەی هەیە ئەمان ئەیانوێ پەروەردەیەکی ئیسلامیانە دینین تەواو شەڕی فکرەکەی خۆیانەکەن ئەمە سوودیان بۆ کۆمەلگا گەیاندووە چەندێک لەم تەوازنەی جەنجاڵیەیان تۆزی هێناوەتە سەریا بە پێچانە ڕەنگەمان ئەمانیش خراپ بن شتێکی زۆر جوانە تۆ دیقەتم کردووە هەندێک عایلەی محافظ هەیە کە لەگەڵ مناڵەکانیانە دانیشن لە شەو چەرەیە وا نەزانانی من لەم کۆمەڵگەیە بە دەرم و دوور نیم یان بڵێ نزیک نیم لەو برادەرانە چوومە تا شەو چەرەیان فەرمودەی دنیای پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ پێشکراوە بە مناڵەکانیان یاریشان کردووە لەگەڵ مناڵەکانیان بە دەنگێکی هێور لەگەڵ مناڵەکانیانە قسەیان کردووە مناڵەکان فێر بن فێریە و خوابن بە دەنگێکی هێور جوابی باوکیان بنەوە بە دەنگێکی نەرمونیان جوابی دایکیان بنەوە فێری ئەو بوونە بە باوکیانەوەن کاکا بە دایکیانەوەن دادا زۆر ینی دوو مەستەلاحی زۆر جوانەکە بۆ دایک باوکیان لێرە دنیا مناڵ هەیە هی عایلی محافظ نییە هەر بەناوی دایکی بانکە فڵان فیس هەر بەناوی باوکەوە ڕاستە و کولتورە زۆر بوو ئێستا بەڵێ زۆر بۆ ینی بەڕاستی پێتەڵمەوەزانەوە شتێکی جوانیان بڵێ وەکو هاوڕێک تەماشای منەکات ڕابکەوە لە بازنەی ئەوە داخۆی بینێتەوە کە لە ئاستی ئەوەیە من بوومەتە هاوڕێی دایکم یان بوومەتە هاوڕێی باوکم بۆیە بەو ناونیشانە ڕەنگەکەم حتا کۆڵە قەیچەکە بە نای مامۆستاکەش بە نای خۆی و باوکی
ولی هاتووەتەوە بەهۆی تەکنۆلۆژیا و پێشکەوتنەوە هەندێک بواری ئەخلاقی داتاشراوە کەم بۆ تۆ بەدەستی منوتۆنی 1001 بەرنامەی لەسەرکەین 1001 منۆت ستایشمان بۆ بێ بۆ ئێمەش لە لایک بێت لە دوای لە سۆشیال میدیا بڵاوکرێتەوە هەر ڕێچەیە وەرگرتووە ئیلا بێ بە یاسا دەریکا لە وەزارەتی پەروەردە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئیسلامی کاکە وەکو وەختی سەدام حوسێن لە سەعات 8ەوە هەرە پیاوی متدینی ئەم شارش نابێ بچێتە مزگەوت تاوە کەس نەچێتە دەرەوە هەمووی لەگەڵ ماڵ و مناڵی خەریکە بێوسا دوو قسەیە کارەکە لەگەڵ ناکە دوو قسەی کارەکە لەگەڵ مناڵەکەی مەجبورە بەس تۆ باوکە لە تا سعات 12 و 2 سێی بانیم هەر لە دەرەوە بێ فڕۆش عینیشی دایک خەریکی موبایل بێ شیرازەی خێزان هەمووی تێک چوو بۆی ئەو عیلانەی کە محافظن ئێستا وەکو جاران ناڵم کە پەتێکی داناوە لەناو بەرگی سەرین جلوبەرگی بڵین ژوورەوەی خۆی هەڵواسی و بۆی کەس نەبێ بەو دەرەجێشنا بەس عیلەی محافظ هەیە ئێستش کە بازنەی خۆیان گرتووە ئەنوا ئاشکال نەریتی جوان ماوە ئەنوا ئاشکال نەسیحەتی ڕۆژانە هەیە بۆ مناڵەکانیان مناڵەکانیشیان وەرەگرن بەس بەبێ پاداشت زۆر میمترە چونکە ئەگەرەتەوێت دایکی بەڕست باوکی بەڕست مناڵەکە و لێ ئێستاوە ببێتە مۆزەفێکی ڕەشوەچی فێری ئەوەی کە بۆ بچووکترین قسە بە قسە ئێستا دایکڵێت ئەلە تەلەفۆن کە بە باوکە پێی بڵێ ئەو نەمیوانیان هەیە با 2 کیلۆ گۆشت بێنێتەوە من 10,000 تێ ڕۆکە خۆی بەمنی تۆ لە مەکتەب بیری دەکەرەوە دایکەکە خۆی تەرجیعەکە بۆ درۆ بۆ ڕەشوە هەمانە زۆر لەو بابەتەمان خودی دایکەکەش پێویستی بە ئامۆژگاریە گرفتەکە لێرەیە باوکەکەش پێویستی بە ئامۆژگاریە پێتەڵم ئەڵەم دایک باوکی ئێستا هەمویان لاون بۆیە حاڵاتی تەلاق زۆرە بێ لە بەرەوەی مادون هیلاکە خەریکی دووسی ئێشن مناڵش کەوتۆ بە سەریان تربێتی مناڵش زۆر پرسە لەم سەردەمەیە کچێکی ماوەدیدی 2000 یان کوڕێکی ماوەدیدی 2005 چۆن بتوانێت لەم جنجاڵی ئەم ژیانە ئەم شارە قورسا کە ئیش نەبێت و هەر خۆی ماندوو کە بە پارەیەکی بخس بتوانێت مناڵەکەشی پێ بگەینە مناڵەکەی داوای سارا کابانی داوای قوتابخانەیە هەلیەکە داوای ئەوواکە وەکو کوڕی فلانە وەزیر جنسی ئیتاڵی لە بەرابێ ئەمانە زەحمەتە بۆ مناڵ ئێستا بۆیە چیان کردووە باشترین حەلەوەیە مناڵی دەوڵەمەند بۆ خۆی چۆنەژی بژی مناڵی هەژاری چۆنەژی بە خۆت بژی بۆیە زۆر خەتەرە مناڵی ئێستەی دەوڵەمەند و هەژار تێکەڵا بن من پێم باشە هەر چۆنە بێ قوتابخانە ئەهلەکان مناڵەکانی دەوڵەمەندەکانی جا کردوێتەوە لەگەڵ هەژارەکان دەیان بەخوا مناڵی هەژار تێکە چوو لەگەڵ مناڵی وەزیر و مدیر عام و مناڵی فلان فەرماندە سەربازی یان سەرۆک مناڵی سەرۆکی دانیشت بێدەیەک قوتابخانە و لە قوتابخانە حکومی هەربی بینیا جلوبەری و هاتنی بە سارەکەی چۆنە مناڵەتی شەقێت ئەو مناڵە هاوڕێی منە لە تەمەنی منە بۆ ئەو هەموو ناز و نعمەتەیە بێ بۆ منی چمەبێ بۆیە هەڵەگەڕێتەوە لە باوکی ڕاکە لە ماڵەوە تااقەتی تربیە ماڵەوەی نامێنێ تااقەتی گروپی هاوڕێیانی خۆی هەیە ئێستا منە جۆ ناگرێت لە تۆ جۆ ناگرێت لە منی مامۆستا جۆ ناگرێت لە دایک و باوکشی بەس گوێگرێت لەو هاوڕێیانەی کە نزیکن لە یەک تەمەنە و لە یەکگەڕەکانیان لەسەر هەر لە ئینتەرنێت بێکەوت ئەی بۆچی ئێوەی ڕاگەیان کار خۆتان ناخزێنە ناو ئەو گروپەوە خۆتان بکەن بە گروپی هاوڕێیانی مناڵ دوایی بزانن چ باسە بۆی بزانن چی ئاڵوگۆڕەکەن و لە بین یەکتی بۆی بزانن چۆن حتاکو ژووری دایک و باوکی یەکتی بڵاوەکەن لە بینی خۆیان بۆەوەتان نەکردەوە کوڕاگەیان کارە تەسلیمی وەزیری پەروەردەی کە نامدی ئامی سلێمانیان ئەوانەی کە لەناو پەروەردەیە ئێستا ئیشەکە یان لەناو ئەوانەی کە خۆیان بە شارەزادانەوە لە بواری دەرووناسی مناڵ بۆ تەسلیمیان ناکە بڵێن ئەوە تاوە مناڵی ئێستاە خۆی گەڕەکە ژارەکانشی تێ ئەوە ژوورەکەی دایکمەوە ژووری باوکمەوە ئەو مناڵانەی استغلال دەکەن باین نابیبان ئەکۆنە ناو داوی زۆر شتی قرسترەوە داوی من دڵنیاتەکەمەوە مناڵ ئێستا فێری حەبی کریستاڵش بوو نەک لە جگەرە و ڤای پێش دەرچوو هەندێک من استغلال کراوە یا بێ و کەسانە و گەورانە سزا بدرێن لەنایەندا دەستگا ئاسایشەکان چونکە شتێک هەیە پێڵەن ئاسایشی بڵین نیشتیمانی مناڵ بەشێکە لە ئاسایشی نیشتمانی نازانم ئەگەر بە تەواوەتی برگەکان خوێن بێتەوە مناڵ بەشێکە لە ئاسایشی نیشتمانی وڵات کەتێک چوو شیراز و ئاسایش نیشتمانی وڵاتی شتێکە چە لە دەهاتەوە دڵنیا بەلەوە زۆر باشە مامۆستاییان دەست خۆش بەیاخوا بۆ هیوایە کە دایکان و باوکان هەمیشە بەردەوام پەروەردەیەکی جوان پێشکەش بە منداڵەکانیان بکەن دوجار خۆیان گیرۆدە نابن لەوەی کە ئەگەنە تەمەنێک و گەورەترە بن سپاس دەکەین زۆر بەڕێز مامۆستا میران نەجات چالاک لە بواری پەروەردەی منداڵی خوا بەخێر بێ سپاس دەست خۆش بە